بەڕانگۆ هۆکاری بێ کە ئێستا مرۆڤەکان زۆر هەست بە دڵتەنگی و دڵخەفەیی دەکەن و باوەی کە زۆر حەساون و زۆر جیانیشیان خۆشە، بەڵام هەمیشە مشکی خۆیاندا ئەوە لێدان و کوتانێکیان هەیە و هەست بە ناڕەحەتی و دڵێشاوی و دڵخەفەبوون و خەمۆکەبوون دەکەن چە تا درێژێ ویددیۆ دەگەڵم بە ئەم چیمەنی پەریزان بە کودەر و ناسێک باست بۆ دەکەم بەلی دەکۆڵینەوە کە ئینشاءڵڵا دوای ویددیۆیە یارمەتی دەرێک بێ بۆ تۆ کە لەو دڵخەفەبوونە لەو دڵڕاوکەیە کە بێ وچان بەرت نادا و دەگەڵتا نەجاتیت بێ ئینشاءڵڵا بەخۆشی بە کێفسازی ژیانێ بکەیت. سەلام، چیمەنی پەریزانم، دەروونناز بە نووسەر لە خزمەتودا هەم هیوادارم کە لەگەڵ لاپەڕەکەم حتمما هاتبێنە سەرێ و ئەگەر ئەڤڵین بارە کە ویددیۆکانم دەبینن سەردانی لاپەڕەکەم بکەن لەو تۆڕە کۆمەڵایەتیەدا حولی خۆم داوە کە بتوانم ئەو خاڵانەی کە لە ژووری مشاوێرە دیتومەکە گرنگایەتیان هەیە بە کێشەیان لە ژیانی بنەماڵەکاندا ساز کردو دەنکە بە دەنکە لەسەر ئەو چەشنە ویددیۆیانەدا تۆماری بکەم لێی بکۆڵمەوە و باشترین ڕێگاکار و ڕێگا حەلی بۆ بدۆزمەوە و لەگەڵ ئەنگۆی بە ئیسلا بە ئیشتراکدا بنین و ئینشاءڵڵا کەڵکی لێوەرگرن. ئەلانەکانێت دەزانین ئەگەر باپیرەکانمان بۆمان دەجێڕنەوە هەر 100 ساڵەوە پێش زۆر دوور نەچینە دواوەتر بە شەر زۆر لە ناخۆشیدا بۆ سازکردنی چێشتەکەی بۆ پەیداکردنی پارە بۆ ئەسەن خاتوونێک ئاغایەک هەتا منداڵەکان ئەو ئەندازەیە کە لە مێژوودا زەحمەتیان کێشاوە ناڕەحەتیان دیوە لە شیان ماندوو بۆ تااقەتیان بساوە ئەلانوانە ئەلانەکانێ ژیانەکان خۆش بۆ ماڵەکان ڕێک و پێک بۆ هەموو کەلوپەلێک لە بەردەستایە هەیە و بە بەشەر لەشی هیچ کار لە توولی مێژوودا بۆ ئەندازەی کە ئەلان حەساوی حەساوەنێ بەڵام هەرچەند لەشە حەساوەتەوە مێشکە نەحەساوەتەوە مێشکە زۆر تێکەڵە زۆر ناڕەحەتە یعنی باوەی کە دا مێژوودا ئینسانەکان زۆر دەسەختی دە ناڕەحەتی دابوون بەو ئەندازەی کە بەشەری ئەو ڕەحەست بە بەدبەختی چارە ڕەشی دەکا و هەست بەوە دەکا کە لە بندارێکی دانیشتۆ تا قەگەڵایەکی پێوەنێ ئاوا نەبووە هۆکاریکەی هۆکاریکەی ئەوەیە کە مرۆڤی ئێستا بەداخەوە دەرفەتێکی زۆری بەتاڵە کە دەمێشکی خۆیدا لەگەڵ خۆی بەتەنێ بمێنێتەوە ئەمما بای لەوەی کە بەشەر لەگەڵ خۆی بەتەنێ بمێنێتەوە مە هێستا فێر نەبووین کە لە بەتەنیەبوونی خۆماندا چ بکەین هێستا فێر نەبووین کە ئەگەر لەگەڵ خۆمان ینی دیتوتانە زۆر کەزەگە بە تاقیتەنە دەمێنێتەوە دەترسێ هەر ئافکر دەکاتەوە بسمە چۆ بسم سەردانی چها دۆستە بەرادرم بکەم بسمە چها ماڵە خزم و کەسم لەوەی کە دەگەڵ خۆی بەتەنێ بمێنێتەوە دەترسێ بۆچی چونکە بەڕاستی بۆ خۆی مێشکی خۆی دەخوا بۆ خۆی ڕەوانی خۆی دەجووە بەچی بە بیرەوەری های تاڵ بە سازکردنی سناریۆهایەک لە گرفتە و ناڕەحەتیهای کە ئێستا بەسەر نەهاتۆ لە سازکردنی کێشە و ناخۆشیهایەکە لە ڕابردوودا و تێپەر بۆ بە خلاص بۆ و سازکردنی کێشە و ناڕەحەتیهایەکە لە داهاتوودا هەست دەکا کە بۆی ڕوودەدا ئەوەیە کە مرۆڤی ئەلانەکانەیە زۆر پیش شەمزاوە و یەکی دیکە لە هەڵەکانی کە مرۆڤی ئەلان لەگەڵ مێشکی خۆی دەکاوە لە بەتەنێبوونی خۆی لەگەڵ خۆی دەکا ئەوەی کە سوال زۆر لە خۆی دەکا پرسیاری زۆرە پرسیارەکانیشی زۆر جالب ئەمن یەک دانە سوال ئەنگۆ دەکەم ئەرێ بەڕاست ئەنگۆ دانیشمەندێک زانایەکی گەورەتان لە مێشکتاندا داناوە کە ئاوا دانیشتو لەسەر سەندەڵێک و دانیشتو کە جای پرسیارەکانی گۆ بداتەوە ئەم پرسیارە چە لە خۆتان دەکەن یعنی چی تۆ لە مێشکت دەپرسی ئەرێ بڵێ داهاتوو چم لێ بێتەوە ئەرێ بڵێ و کارە بە سوود و بە نرخم بێ ئەرێ بڵێ دەداهاتوودا خۆشبەخت و داهاتوو ڕووناک بم ئەرێ بڵێ ئەو شتم چۆنی لێجێ بەجێبێ هەتا گرتۆ دانیشی ئەوە دەتوانم بڵم لە هوشی مەسموعیش بپرسی کە جوابی ئەکسەری پرسیارەکان دەکاتەوە ئەویش هەنگ دەکا ئەویش نازان چ جوابێک بداتەوە چونکە جوابدانەوە لە مەسائلێک کە دەداهاتوودا ڕووی دەدا ئەسەن لە مێشکی مەدانێکەمە لە جوابەکەی دەگەڕین ئەرێ شتێک کە دە مێشکی مەدانێت چ جوابێک بەمە بداتەوە وەگوی وایە کە بە مێشکت بڵێ ئەرێ جوابی نەتیجە ئازمایشەم چی دەدێتەوە ئەرێ بەڕای تۆ قەلبم چۆن عەمەل بکەم خۆ پێشتر هیچ دانا ئاگاهێک و ئیتلاعاتێکی تێنەهاویشتۆ کە لە ئەنجابت بداتەوە جا خۆش ئەوەیە ئەمنی دەرووناس کە لێرە دانیشتم و کتێبایەکی زۆرم خوێندوێتەوە و سەوادێک و زانستێکی زۆرم کۆ کردوێتەوە لێرە دانیشتم هێستا ناتوانم پرسیارە لە خۆم بکەم کە داهاتووکەم چی لێ دێتەوە ئەسەن ئەو شتانەی کەمە و پرسیارانەی لە مەشکمانی دەکەین غەیری وەی کە تێکەڵی دەکا غەیری وەی کە کۆرتیزۆڵ کە هۆرمۆنێکی زۆر پیسە لە کاتی دڵڕاوکە و ئیسترابدا لە مێشکماندا بڵاو دەبێتەوە و دەلەشماندا بڵاو دەبێتەوە و خەمۆکەمان دەکا و دڵڕاوکەمان بۆ دێنێ و مستەربمان دەکا و ناڕەحەتمان دەکا هیچ سەمەرێکی دیکەی نییە و لەو بەریشەوە
وەلەو بەرەوە زۆر جاریش ئەماگر بە تەنە دەمێش لەگەڵ خۆماندا دەمێنینەوە شتەهاکی نەخۆش لە خۆمان دەکەین خۆمان سەرزەنش دەکەین ئەلانە گردایکت بابت خوشکت برات مێردت خێزانت هەر کامێکیان دانیشن 2 دقیقا سوال و جواب لێ کار قەتەڵ دەسێت ڕێدە بەسە بەسم سەرکۆنە بکەن بەسم بە چاودادنەوە بەسم شەمزێنن بەسم ناڕەحەتکەن بەسم سوال لێ بکەن دەیازیزم تو بۆ بۆندە سوال لە خۆت دەکەیت بۆندە بەخۆت دەڵێ ئەرێ 20 ساڵەوە پێش بۆ فڵان کەس ئاوای دەگەڵ کردم ئاوام جواب نەداوە ئەرێ 15 ساڵەوە پێش لەو جگایە ئەو نەفرە ئاوای لێکردم بۆ ئەوەم پێ نەکوتەوە بەخودایە توش بێعقڵی ئێعتماد بە هەموو کەس دەخەی بەخودایە توش سادەی بەخودایە توش بەدبەختی بۆ حاڵی خۆت یانی ئەو شتانەی کە ئەگەر یەکی دیکە بەرابەری مەبیکا دەست لە قورقڕۆسکەی دەنێن و شێتی دەکەین ئەوە بە خۆمان لەگەڵ خۆمانی دەکەین ئەوە یەکە مرۆڤی ئەلانەکانە دڵی هەمیشە خەفەیە چونکە هەر دەرفەتێک پەیدا دەکات لە مێشکی خۆیدا دەست دەکات بە لێدان و کوتان یا ئەوەی کە سەرکۆنەی دەکات بابەت و کارانێک کە لە مێژوودا بۆچینەی کردو یا ئەوەی کە دەیترسێنێ لەوەی کە نەکاشتەهایە گرۆ بدا یا ئەوەی کە دێنێ خۆی خەمۆکە دەکات کە ئەی هاوار بۆچی مەسەلەن ئەو دەمی دەو ڕووداوەدا دایکم ئاوای پێکوتم باب ماوەی پێکوتم خەزۆرەکە ئاوای کتۆ خەسووکە ئاوای کتۆ مێردەکە ئاوای کتو یا خێزانەکەم ژنەکەم ئەو قسەی پێکوتم ئەگەر مەدێنین ئەو پرسیارانە لە مێشکمان دەکەین ئەو بیرەوەری تاڵانە لە مێشکماندا و بیر خۆمان دێنەوە و ئەو سناریۆ تازانەکە ئەی نەکا منداڵەکەم چارە ڕۆژ بێ ئەی نەکا مێردەکەم بێوەفایم لەگەڵ بکە ئەی نەکا ژنەکەم خدای نەکە دەسوکایەتیم لەسەر بکە بەو ترسانەش کە تێدا ساز دەکەین ئیدی خۆمان لە تااقەت خستۆ یعنی مێشکمان کردوتە شوێنێک کە فقط کۆرتیزۆل تێدا تەڕەشۆح دەبێت وە کۆرتیزۆلیش کاگردە مێشکدا بڵاو بووە هەرە جۆرەی کە کوتم دەلەشماندا بڵاو دەبێتەوە تین و تااقەتمان لێ دەستێنێ حوسلەی هیچ ئیش و کارێکمان تێدا ناهێڵێتەوە هیچ وید و ئارزوێکمان لە دڵی دەببا و ئەمە بێبڕانەوە هەست بەوە دەکەین کە لە بندارێکین تاقەگەڵایەک پێوەنێ هۆکارمانێکەکەی چێ بە ئیسلا ڕێکارەکەی چێ ڕێکارەکەی ئەوەیە کە خۆشەویستان خۆبی لە خەرەمە ناتوانین لە بازە شتێک هەڵین بازە شتێک ناتوانین هەلکەین ئەلان مرۆڤەکە بەتەنێ ماوەتەوە یعنی 2 کەسن 3 کەسن 4 کەسن زۆر و زۆرەکەی بگرێت 4 کەسن پێکەوە دەژوورێکدان وەختێکی خاڵیان زۆرە ئەو گوشی و تەلەیزیۆن و ئەو شتانە بۆتە هۆکاریەوەی کە بەشەرەکە زیاتر بەتەنێ بۆ هاتوچۆ کەم بۆتەوە و ئەوەی کە بەشەرەکە زیاتر لەوەی کە لە دنیای دەرێژیان بکە ئەلعام مەجبورە دەمێشکی داژیان بکە پەزە تۆ بێنە جوورێکی دیکە دوای ئەو ڤیددیوە دەگەڵ خۆت مەرجدانێ هەر کات پرسیارێکت بوو بزەیەکت بێتە سەر لێو بڵە ئەرێ خۆ ئەنیشتینم لە مەغزمدانە بدانە ناوە کە ئەو پرسیارە سەیران لە مێشکی خۆم دەکەم ئەلعانە تۆ بە خۆت ئیجازە نادەی ئەگەر یەکدانە لە کەلوپەلەکانی ماڵت خرا دەبێ بچیت تعمیریکەی بە خۆت دڵی خۆ من نایزانم خۆم وەستاکار نیم دەسی وەستای خۆی بۆ دێنی دەی تۆ چۆن هیچدانا زانستێک کرد لەبارەی زۆر شتاندانێ ئەوحمە پرسیارە سەیر و سەمرە چێ لە مێشکی خۆتی دەکەی دەستە پرسیارانە هەڵگرە دوو ڕابردوو بە هەر نێوی خۆی لەسەر خۆیەتی ڕابواردەوە خلاص بۆ شتێکە خلاص بۆ هەموو جارێ هەموو ڕۆژێ بە تکرارکردنەوەی بە بیرەوەریکردنەکەی ئەوەندەی دیکە و هەسە ناخۆشە دەخۆتدا ساز مەکە وە سێومین شتەوەیەکە خۆت ئەوەندە سەرکۆنە مەکە ئەوەندە بە خۆت مەڵە لە فلان جێگا بۆ ببەخشن لەو لەفزە ناحەزەش بەکار دەبم بۆ لە دمی فلان کەسب نەدا بۆ ئەو قسە ناحەزت پێ نەکوتەوە بۆچی خام و ڕامی فلان دۆست و بەرادەرت بووی ئەو کڵاوە گەورەی لەسەرتنا بۆچی لە فلان شەرایەتە تۆ نەتوانی باشترین کار بکەی خۆت ئەوەندە سەرکۆنە مەکە قبول بکە کە لەو ئاستەدا ئەو کارێک کە ئەو دم کردوتە تەنها کارێک بۆ کە لە دەستت دەهاتە دەرێ ئەلئانەکانە بە سەرکۆنەکردنی خۆت غەیری وەی کە هەستێکی ناخۆش متمانەت دێتە خوارێ ئێتماد بە نەفست دێتە خوارێ هیچ سەمەرەیەکی دیکەی بۆ تۆ نێ بەس دەست هەڵگرە لەوەی کە ئەوەندە خۆت سەرکۆنە بکەیت قەول پێ دەدەم ئەگەر ئەو سێ کارە خلاص بکەن مشکتان بە حەساوەی دەکە و جایگوزینەکەی یعنی بەجێوی ئەو جارەکانە بێنە بیرەوەری خۆشەکان و بیرخۆت بێنەوە خۆت تەحسینکە بژی بۆ خۆم لەو سەردەمەدا ئاوام کرد بژی بۆ خۆم لەو کاتەدا توانیم دەنگم نێتە دەرێ و سکوتێ بکەم لە بەرابەر کەسێکە شعوری نەبوو بێنە زیاتر بە جگایوێکە خۆت سەرکۆنەکەی خۆت تەقدیرکەی خۆت گەورەکەی و دوایەش لە هەر چۆ پرسیارێکت هەبوو باقام پرسیارەکە بەخۆشی بە ئەمە بمان هەوێ و نەمان هەوێ مسلمانین زۆر بە جوانی خدای ئیشەڵڵا خێرمان بەڕێدێنێ قسەکانت فکرەکانت بە لەفزێکی خۆش بە حسێکی خۆش کە خوددا هەیە بلەخەرە جوابی چاکە و خراپە دەداتەوە خوددا بەندەی خۆی فرامۆش ناکە ئیشەڵڵا ئەمیش فرامۆش ناکە و وەشتی باشیش بۆ من دێنتە سەر ڕێگا یعنی ئەگەر بتەوێت بەو سێ تکنیکە بەجگە ئەو سێ کاری دیکە ئەنجام
گومانت هەبێ کە ڕۆژ بە ڕۆژ مێشکت حەساوەتر لەشت ساختر ئامادەتر بە قەوەتر بە ژیانت خۆشتر دەبێت تا ڤیدیۆیەکی دیکە هەمووتان بە خودای گەورە دەسپێرم خوداتان دەگەڵ